چیرۆکێکی ئابڕوچوونی هاوسەری سەرۆکی کۆریای باشوور دیارێکی 2000 دلاری سەری دیارێکی کۆریای باشوور دەخوات. خەڵکی کۆریای باشوور بۆچی بەهۆی قبولکردنی دیارێکی بچووک خەریکە ئابڕۆی سەرۆکەکان و خێزانەکەی دەبن. دۆسیەی وەرگرتنی دیارێک لەلایەن کیم کیون هی ژنی سەرۆکی کۆریای باشوور ڕای گشتی وڵاتەکە و میدیا دەجوڵێنێت. داواکاری گشتی کۆریای باشوور بەپێی یاسای بەدەستهێنانی ناڕەوا و پێشێرکردنی ڕەفتاری حکومی بە وەرگرتنی دیارێکی گرانبەها کە نرخەکەی 2200 دلار بووە. ڕۆژی شەممەی ڕابردوو 12 کاتژمێر لێکۆڵینەوەیان لەگەڵ خێزانی سەرۆکی وڵاتەکەیان کردووە. لە میدیاکانیش دۆسیەکە بەناوی ئابڕوچوونی جانتای دیۆر دەنگی داوەتەوە. کۆمپانیای دیۆر براندێکی گرانبەهای فەڕەنسیە. ئەو جانتایشی وەک دیاری بۆ خانمی یەکەمی کۆریای باشوور هاتووە بەرهەمی ئەم کۆمپانیایە. ڕووداوی وەرگرتنی دیاریەکە بۆ ساڵی 2022 دەگەڕێتەوە. گەندەڵیەکەی خانمی یەکەم بەپێی میدیای کۆریای باشوور ڕۆڵی هەبووە لە شکستی هاوسەرەکەی یۆن سوک یولی سەرۆک لە هەڵبژاردننی نیسانی ئەم ساڵ. بە جۆرێک وای کردووە متمانەی وڵاتیان بە سەرۆکی وڵاتەکە و حیزبەکەی بەهۆی ئەم دۆسیەیە کە ئەوان بە گەندەڵێکی گەورەی دادەنێن کەم ببێتەوە. بە گوێرەی یاسای ڕەفتاری پیشەیی فەرمانبەرانی حکوومەت لە کۆریای باشوور سەرۆک و هاوژینەکەی بۆیان نییە بە هیچ شێوەیەک دیاری قبول بکەن کە بەهاکەی لە 750 دلار زیاتر بێت. بەهێزی ڕایگشتی خەڵک بەرامبەر گەندەڵێکی بچووک وای کردووە خێزانی سەرۆکی وڵات بەلکێشی دادگا بکرێت کەچی لە هەرێمی کوردستان دۆسیەی گەندەڵی زۆر گەورەی بنەماڵی حکومڕانەکان ئاشکرا دەبێت. بە جۆرێک هەزاران دۆنم زەوی بۆ خۆیان و خێزانەکانیان داگیر دەکەن. ڕۆژانە سەدان هەزار بەرمیل نەوتیش دەدزن کەچی لە فەراغی نەبوونی دادگا و پۆلیس و دامەزراوەی لێپرسینەوەی سەربەخۆ لە شوێنی ئەوانەی گەندەڵی ئاشکرا دەکەن دەگیرێن و سزا دەدرێن.